بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان لە چوار ئەڵقەی ڕابردووە ئێمە زنجیرە بابەتێکمان لەسەر ژیان و چۆنێتی فەرمانڕەوایی خولەفای ڕاشدین دەست پێ کرد، خۆیان لێ ڕازی بێ. لە چوار ئەڵقەی ڕابردووە هەر یەکە و دوو ئەڵقە لەستین لەسەر ژیانی هەردوو ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر خۆیان لێ ڕازی بێ لە سەردەمی فەرمانڕەوایەتی خەلیفەی یەکەم و دووهەمی ڕاشدین. ئێستاش دێینە سەر ژیان و چۆنێتی دەست بەکاربوون و چۆنێتی فەرمانڕەوایی سەردەمی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خەلیفەی سێهەمی ڕاشدین خۆی لێ ڕازی بێ. دەوەستین لەسەر چۆنێتی بوون بە خەلیفەی، چۆنێتی هەڵبژاردننی و دیاریکردنی وەک خەلیفەی موسڵمانان و چۆنێتی بەیعەت پێدان و فەرمانڕەوایەتیکردنی موسڵمانان و دەوترێت لە سەردەمی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێ کێشە و گرفت هەندێک سەری هەڵدا بەو پێی کە لە ئەڵقەی ڕابردووی بەرنامەکەمان باس کرد. لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خۆی لێ ڕازی بێ وەک خەلیفەی دووهەمی موسڵمانان دەرگای فیتنە بە تەواوی داخرا بوو، بەڵام لە دوایی ئەوەی کە عومەری کوڕی خەتاب شەهید دەکرێت دەرگای فیتنە بە جۆرێک لە جۆرەکان سەر هەڵەدا و دەشتێ و دەکرێتەوە. با بزانین لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان ئیمامی موسڵمانان خۆی لێ ڕازی بێت چۆن ئەم فیتنەیە سەر هەڵەداوە بەکوێگە. لەگەڵ بەڕێز دکتۆر حسێن محەممەد ساڵح سپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆ درێژە بە گفتوگۆ لەم بارەیەوە دێ. بە گەرمی بەخراتنی بەڕێزیانەکەین. کاک دکتۆر زۆرمان دوومان کردی، زۆر بەخێر بێن دووبارە. خێر بێن. کاک دکتۆر لە ئەڵقەی ڕابردووە باسی ئەومان کرد کە ئیمامی عومەر خۆی لێ ڕازی بێ شەهید دەکرێت، بەڵام دەرفەتیەوە لە بەردەمی ئیمامی عومەرا مابوو کاتێک لی دەدرێت تەوسیەیەک بۆ موسڵمانان و بۆ ئەو کیباری سەحابەیی کە لە سەردەمی ئەوە مابوونەوە و لە دوای خۆی چۆن خەلیفەی موسڵمانان دیاری بکەن. با بزانین ئەم تەوسیە چی لە خۆ گرتە بوو و چۆن کار کرا بۆ ئەوەی لە دوای ئیمامی عومەر خەلیفەی موسڵمانان دەست نیشان بکرێت. سەرەتا بە ناوی خۆی گەورە، سپاس و ستایش هەر بۆ خۆی گەورە، سپاس و پێزانینیش بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەم برا بەڕێزانە و کەناڵی ئاسمانی پەیام. سڵاو و ڕێز بۆ بیسەران و بینەرانی کەناڵەکە. هیوادارم توانی بێتمان لەو چوار حەڵقەیە و ئەم حەڵقانەی تریشی کەماوە پشت بەخوای گەورە تیشی بخێنە سەر هەندێک لە ڕاستیەکان کەوا هەندێک لە ڕووداوەکان بە شێوەی ڕاست ئێمە ئاماژە و قسەیان لەسەر بکەین. ئەوەی کەوا جێگەی داخ و ئەسەفە مێژووی موسڵمانان کە بە مێژووی ئیسلام ناسراوە، زۆرێک لە ڕووداوەکان گێڕدراوەی هەڵبەست هەن، درۆ و دەلەسە و هەڵبەسترا و ڕووداوەکانیان شێوانوە. لە کاتێکیشا کە بنکۆڵی ڕووداوەکان ئەەکەیت و بە دوای ڕاستی ڕووداوەکانە ئەگەڕێیت بۆ دەرئەکەوێت کەوا ئەو شتانەی باس ئەکرێت و لە ناو خەڵکییا باوە مەقصود بووە، ینی مەبەستدار بووە بۆ ناشرینکردن و لە کەدارکردنی بە تایبەتی من قسەم لەسەر جیلی سەحابەیە سەردەمی خولەفای ڕاشدین و ئەو جیلەی کەوا هاوڵی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام، دەستێک هەبووە لە گەورە هاوڵان و بچووکەکانیش، دەستێک هەبوو لە ناشرینکردنی مێژووی ئیسلامی. بێگومان دەست هەبووە لە ناشرینکردنی مێژووی موسڵماناندا. دەستەکان چەند جۆرێکن. یەکێک لەوانە هەندێک ڕاوی هەبووە، هەندێک گێڕەرەوەی مێژوو، تەبان کاتی خۆی مێژوو نەنووسراوەتەوە، دەما و دەم گێڕدراوەتەوە. هەندێک ڕاوی هەبووە نمونەی ئەبوو مخنەف لوتی کوڕی یەحیا، ئەم پیاوە گێڕەرەوە بووە، یعنی ڕیواەتی گێڕاوەتەوانێ. ئیمامی تەبەری کە شەیخ المؤەرریخینە نزیکەی 500 ڕیواەت یان زیاتر لە 500 ڕیواەتی لە ئەبوو مخنەفەوە گێڕاوەتەوانێ هی سەردەمی خولەفای ڕاشدین. مع العلم ئەبوو مخنەف کەسێکی درۆزن بووە، ئەوانەی کەوا علەمای جەرح و تعدیلن، ئەمثالی ئیبن حەجەری عەسقەلانی و ئەمثالی ئیمامی ذەهەبی و ئەمانەی کەوا قسەیان لەسەر
پیاکەسەکان کردووە و تعدیل و تەجریحیان کردوون ئەوانە ناویان بردو بەوەی ئەڵێن کەذاب ڕافیضی یەشتم الصەحابە ئەبەو شێوازە باسی بەڵام چۆن شتی لێ وەرگیراوە ڕیواتەکان تەمەنەوە خۆی بابێکی زۆر دوور درێژە ئەگە ئێمە قسەی لەسەرکەین ئیمامی تەبەری یەکەم کەسە کە مێژوەکەی بزانن بێگومان بەڵێ کە مێژوەکەی نووسیوەتەوانێ ئیمامی تەبەری لە مقدمەی کتێبەکەی ئەڵێ من هەرچیەکەم بیستۆ نووسیومە شتی وام نووسیوە ئەڵێ شتی وام پێگەیشتۆ نووسیمە کە خەڵکی ئەی خوێنێتوانە قێزی لێکاتەوە هێڵنجی پێیەت بەڵام بۆچی وای بۆیە نووسیومە ئەڵێ بۆ ئەوەی نەفۆتێ بۆ ئەوی بزانرێت کەوا ئەو شتانە هەیە ئاماژەی یاوە بەوەی کە ئەمەی من نووسیمە ئێوە وەکو خۆی وەری مەگرن بڕۆن بە دوایە بگەڕن باشی ئیمامی تەبەری لە چیایە لە دوو خاڵایە یەکێکیان ئاماژەی یاوە بەوەی کە هەموو ئەوەی من نووسیمە ڕاست نییە دوو هەمیان هەر ڕیوایەتێکی نووسیوە سەنەدی ڕیوایەتەکەی وتووە ئەم ڕیوایەتە ئەم حادیسەیە کە من ئەیڵێم ئەی جەرموانێ لە فڵان کەس ئەو لەو یەک بڕۆت سەری تاریخی تەبەری بکە یەک حادیسەی باس نەکردو سەنەدی ڕیوایەتەکەی سەرچاوەیەکی باشتر لەم سەرچاوەیەمان هەیە ئەی بێگومان جارە هەر سەرچاوەکەی تەبەری خۆی باشترین سەرچاوەیە خۆی ئەوەی تەبەری باشترین سەرچاوەیە چونکە کەسەکانی وتووە کێن ئەوەی کەسەکان ئەوانەی کە مختصن بە علمی جەرح و تعدیل کە بە دوواداچوونیان کردووە ئەو کەسانە هەن ڕیواتەکانی ڕەفز کردووە تەرکی کردووە بەڵام ڕیوایەتەکانی مێژووی ئیسلام بەدەر لە کتێبە مێژوویەکان لە تەبەری و لە ئیبن کەثیر کە بیدایە و نهایە و منتەظەمی ئیبن جەوزی و ئیبن الئەثیر کە الکامل فی التاریخ ئەمانەیان کە نووسیوە ئەنجا یعقوبی و مەسعودی و ئەمانە کە تاریخیان نووسیوە بەدەر لەمانە کە پڕێتی لە ڕیوایەتی ئیتر باش و خراپ کتێبەکانی حەدیث صحیحی بوخاری بە تایبەتی یان کتێبە تاریخەکانی بوخاری تاریخی کەبیر و تاریخی سەغیر و تاریخی ئەوسەط و هەندێک لە کتێبەکانی فقه ئیسلامی باسییان لە ڕووداوەکان بە تایبەتی سەردەمی خولەفای ڕاشدین بۆیە لە کاتێکا کە ئەچی بە دوواداچوون ئەەکەی بۆ ڕیوایەتەکانی سەردەمی خولەفای ڕاشدین ئەگەڕێتەوە بۆ ئەو کتێبە صحیحانە و صحیح بوخاری ئەمانی کەوتمان ڕاستی ڕووداوەکانت لەوانە بۆ دەرەکەوێت بۆیە ئەتوانی هەم لە ڕێگەی سەنەدی ڕیوایەتەکەەوە کە ئیمامی بوخاری خۆی وتوێتی و کە بۆ دەرەکەوێت خەڵکی درۆزن لە سەنەدەکە هەیە هەڵبەستراوە و هەم لە ڕێگەی ئەو کتێبە ڕاستانی کەوا کتێبەکانی حەدیث و کتێبەکانی فقه باسییان لێوە کردووە ڕاستی ڕووداوەکان بۆ دەرەکەوێت و ئەتوانی وەکو بێژنێک ئەوە پێی پاکەکەی توانی ڕوودا ڕاستەکان دەرێک بەس ئەمە کەرێک یارێکی قورسە لە ڕاستیە کەسی کە پسپۆر نەبێ و کەسێکەوە مهتەم نەبێ بۆ بابەتە زۆر ئەستەمە بتوانێت بە دوای ئەو کارە نابگەڕێتەوەش ئەرکی سەرشانی ئەو کەسانەیەکەوە پسپۆری مێژووی ئیسلام و بتوانن بە دوای ئەو شتانە بگەڕێن و بۆ خەڵکی ڕوونکەنەوەی پشت بەخوای گەورە ئێمەش دەستمانیاوە تا ئەوە چەندێکی بتوانین ئەو کارە بکەن و بۆ ئومێدێکەوە کەڵک و قازانج بگەێنین بە خەڵکی انشاءالله هاتینە سەر ئەوەی کە تەوسیەی ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ بۆ دانانی خەلیفەی دوای خۆی چۆن بووە چۆن جێبەجێ کرا طبعا ئەو یەکێک لەو حادیسەیەنەی لەو ڕیوایەتانەی کە باس لەم تەوسیاکە پێوتە قسەت الشورا چیرۆکی مشاوەرە چیرۆکی پرسوڕا کە عومەر کوڕی خەتاب ئاماژەی پێکرد ئەوە یەکێکە لەو ڕیواتانی کە زۆر شێوێنراوە لە کۆنەوە و لە ڕیواتەکانی لوتی کوڕی ئەبو یحیا ئەنجاوەکو لە مستەشتیقە تازەکان بڕۆکلمان لە تاریخی شعوبی ئیسلامی کەوا هەم پشتی بە ڕیواتە درۆکان بەستووە هەم خۆی ئیستینتاجات و تەحلیلاتی بۆ کردووە ئەڵێ ئەمە ئەوە ئاگەیە ماواگەین یەکێکە لەو ڕیواتانەی کەوا زۆر هەڵبەستراوی تەیە بەڵام سوپاس بۆخوا یەکێکیشە لەو ڕیواتانەی کە ئیمامی بوخاری زۆر بە تەفسیل باسی کردو لە صحیحەکەیە ئەم قسەی شورا بۆی ئەتوانین پشت بەستی بەوەی ئیمامی بوخاری و هەموو ئەوانە و بەڕەتە بێتوانێت ئەوەی کەوا من ئەیگەرمەوە ئێستا بە کورتی لە ئیمامی بوخاریەوە کەوا نەقلیەکەم بەڵێ دوای ئەوەی کەوا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ بریندار کرا بەدەستی ئەبوو لؤلؤی فەیروزی مەجووسی ئەویش بە تەنسیقێک لەگەڵ هورموزانە کە دیار بوو پلانگێڕیەکی تیا بوو هەندێکی ژوانە کە هەر غەرەزی شخصی بوو حاڵ بە هەر کامێکیان نابێت ئەو تاوانە گەورەی ئەنجاممە عومەر کوڕی خەتابی ڕزای خوای لێ برینار کرد 11 کەسی تریشی برینار کرد لەو 11 حوتیان مردن لەوانەی کەوا لە مزگەوتەکە بوو نوێژیانە کرد لە کاتی نوێژی بەیانیا بوو سەرنجام کە گیرا هەر بەو خەنجەرەی کەوا ئەوانی پێبرینار کردو خۆشی پێکوشت چونکە خەنجەرەکەی شەهراوی بوو خەنجەرێکی دوو دەم بوو پێوترا کە ئەو دروستی کردبوو بەڵام ئەوەی کەوا جێگەی داخە ئەوەی کە ناسێنراوە بە عالەمی ئیسلامی و ئێمەش وامان پیشاندراوە کە شمشێرەکەی عەلی کوڕی ئەبو تاڵیب دوو دەمی هەبووە ذوالفەقار
بەڵام شمشێری عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوا لێ هەر هەمان شمشێری خەڵکی تر بووە یەک دەمی هەبوو بەڵام خەنجەرەکەی ئەبوو لولوی فەیروزی کە عومەری کوڕی خەتابی شێر کرد دوو دەمی هەبوو بۆ تەقدیسی ئەو جۆرە خەنجەرە ڕسمی شمشێرەکەی عەلی کوڕی ئەبوو تاالب کەوا ئەو ڕسمە دروستکراوەی ئەوەش مەبەستدارە ئەو بەڵێ ئەو ڕسمە دروستکراوی کە گوایە ئەمە عەلی کوڕی ئەبوو تاالب و شمشێرێکی بەدەستێ شمشێرەکەی دوو دەمی هەیە لە ڕاستیا شمشێری عەلی کوڕی ئەبوو تاالب دوو دەم نەبووە خەنجەرەکەی ئەبوو لولوی فەیروزی کە عومەری کوڕی خەتاب مەزاریشان بۆ کردە بابە شوجاع لە ئێران و خەڵکە چێ زیارەتی ئەکات کە عومەر لەسەر ئەو تاوانە گەورەی کە کردی عومەری کوڕی خەتابی ڕزای خوای لێبێ شەهید کرد بەڵێ عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ دوای ئەوەی کەوا هەموو هەوڵێکی لەگەڵا درا زانرا کە ئیتر کاریگەرە برینەکەی چونکە ئاویانیا پێی شیریانیا پێی لە ڕێخۆڵەکانیەوە هاتە دەرەوە زانیان کە عومەر کوڕی خەتاب یعنی مەجای تیانیە وەفات ئەکات و ئەمرێ بۆیە خۆی فەرمی سەرم بخەنە عەرزەکە و عەبدوڵای کوڕی نارد بۆ ماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیزن لە دایکمان عایشە ڕزای خوای لێ وەربگرێ کە لەو ژوورەی پێغەمبەر و ئەبوبەکری تیانێژراوە ئیجازە بن ئەمیش لەگەڵ ئەو دوو هاوڵەیە بنێژرێت بەڵێ پیانوت کەوا تەوسیە بکە بۆ دوای خۆت کەوا کێ بێ بە خەلیفە عومەری کوڕی خەتاب شێوازێکی زۆر ناوازەی دەست هەڵبژارد بۆ ئەو کارە یعنی زۆر تایبەت بوو بەڕاستی بۆ ئەو کاتە و هەتاوەکوی ئێستا یعنی ئەتوانی بڵێ شتێکە زۆر تایبەتمەندە وەکەوەی کە پێشتر خەمی لێ خوارد بێگومان بڵێ فەرمووی من بەجێ ئەهێڵم بۆتان لەناو خۆتانە بە شورا لەناو ئەم شەش کەسە چونکە ئەم شەش کەسە ناوی بردن ئەم شەش کەسە کاتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد لەم شەشە ڕازی بوو عەلی کوڕی ئەبوو تاالب ڕزای خوای لێبێ عوسمانی کوڕی عەفان ڕزای خوایان لێبێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف سەعدی کوڕی ئەبی وەقاص تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا لەگەڵ عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەم شەش کەسە لەگەڵ عەفو زوبەیری کوڕی عەوام ئەومان لەبێ چوو زوبەیری کوڕی عەوام ئەم شەشە عەبدوڕەحمانمان دوو جار وت بەڵام فەرمووی لەناو ئەم شەشە یەکێکیان هەڵبژێرن ئەم شەشە پێغەمبەری خوا کە مرد لیان ڕازی بوو ئەم شەشە لە عەشەرەی موبەشەرەن طبعا عەشەرەی موبەشەرە ئەم شەشەیە زائدەن ئەبوبەکری سدیق ڕزای خوای لێبێ کە وەفاتی کردووە زائدەن عومەری کوڕی خەتاب ڕزای خوای کە خۆیەتی برینارە زائدەن ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح کە لە طاعونی عەمواسا لە سەدەی عومەری کوڕی خەتابە وەفاتی کرد زائدەن سەعیدی کوڕی زەید یعنی لە کاتێکا کە عومەری کوڕی خەتاب برینارکە حەوت کەس مابوو لە عەشەرەی موبەشەرە ئەم شەشیانی هەڵبژارد بۆچی لەبەر ئەوەی سەعیدی کوڕی زەید لە عەشیرەتی عومەری کوڕی خەتاب و ڕزای خوای لێبێ هەموو شتێکی ڕەش هەمووی ڕەجا بۆ ئەوەی نەڵێن ئەوە لە عەشیرەتی عومەری کوڕی خەتاب و حەزەکە هین بێ حەزەکە ئەو بێ ئەنجا فەرمی بە عەبدوڵای کوڕی عومەر عەبدوڵای کوڕم چاودێر و ڕەقیب بێ بەسەرتانەوە بۆی نییە دەنگ خۆی کاندیدکە و بۆی نییە دەنگیش لە بەرژەوەندی هیچ کامێکیان بات من ئەو ڕیوایەتە دوای زۆر بە دوواداچوون یەکێکە لە ڕیوایەتە ڕاستەکان کە لە ئیمامی بوخاریە کە فەرمووی بۆی نییە حتا دەنگیش بات لە مەسلەحەتی چەند بوو ئەوەی وا نەزانێت کە ئەمە ئاماژە عومەری کوڕی خەتابە بۆی کە دەنگ بە کامیانە هەتا خەڵک دەنگی پێ بە فەرمی ئەم شەشە لەناو خۆتانە شورا بکەن بە سوهەیبیش پێشنێژی بکات بۆ خەڵکەکە ئاماژەنێکە یەکێک لەوانە پێشنێژی بکات دەوترێ ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ فەرموویەتی بە هاوڵان یا بە عەبدوڵای کوڕی ینی لابوو دەبێت لە ماوەیەکی دیاری کراوە فەرمووی سێ ڕۆژ لە چوارەم ڕۆژە ئیتر تێنە پەڕێ بەسەرتانە بەبەستم ئەوەیە ئایا پێی فەرمووە گەر یەکێکیان ڕاجیایی هەبوو لەگەڵەوانی تریا دوانیان ڕاجیاوایی هەبوو بیکوژێ نێڵێ ڕای جیاواز دروست لە ناو ڕیوایەتە درۆکانە بەڵێ هەیەشتیوە ئەو ڕیواتانی کەوا درۆیە و هەڵبەستراوە شتیوا هەیە ئەوەی ئەبوو مخنەف هێناوێتی بەڵێ بڕۆکلمانیش پشتی بۆ بەستووە ئەڵێ عومەری کوڕی خەتاب بە عەبدوڵای کوڕی وت کە تۆ چاودێری بزانە ئەگەر خەلیفەی یەکەم ئەگەر یەکێک هەڵبژێرا بوو بە خەلیفە کەسێکی تر پێی رازی نەبوو لە گەردنی بن بیکوژن ئەگەر دوانیان رازی نەبوو وەردووکیان بکوژن بەس کە سەیرێکی جار یەکەم لە ڕیوایەتە ڕاستەکە شتیوانە دووهەم ڕیوای ڕاستەکەی لەکوێیە لەوەی صحیح بوخاری لە صحیح بوخاری هەیە صحیح بوخاری ئیجماعی ئومەی ئیسلامی لەسەرەوەی ئەصح کتاب بعد کتاب الله بوخاریە ڕاستترین کتێب دوای قورئان بوخاریە بوخاری هێ نابێتی ئەوەی تیانی یەک دووهەم باشە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ ئەم شەش کەسە هەڵبژێرێ ئەڵێ ئەمانە پێغەمبەری خوا لەیان رازی بوو ئەم ئەچێ بڵێ بیان کوژە
بیا لە گەردنیان بیاتە دەست عەبدوڵای کوڕی بڵێ بیان کوژە ئەمە نە لە ئەخلاقی عومەری کوڕی خەتاب ئەوەشێتەوە نە لە ئەخلاقی ئەسحابی پێغەمبەر ڕزای خۆیان لێبێ ئەوشێتەوە کە ئێستا بە کورتیش باس لە ڕیواتەکە بکەین هیچ ڕەچاویەکی شتیوان ناکرێت کەسێکیان خلافی هەبێت لەوی تریان و بۆ ڕازی نەبێت ئەم بۆ خۆی بێت ئەو بۆ خۆی شتیوان نییە بوو لە ناویانە بۆیە لە ناو ڕیوایەتە درۆکانە هەیە ئەوەی کە جەنابتە فەرموویت و خەڵکیش ئەیگێڕێتەوە لە ناو کتێبەکانە هەیە زۆر باشە چۆن ئەم سێ ڕۆژە بەڕێکرا و چۆن بابڵێن ڕاوێژەکەیان کرد بەڵێ فەرمی سێ ڕۆژ مەجاتان هەیە عەرستانەکەم سێ ڕۆژ مەجاتان هەیە لە ڕۆژی چوارەمە ئەبێ خەلیفەتان دانابێت کەسێک نەبێ تر تێنەپەڕێ بەسەتانە خەلیفەتان دانە نابێت بەڵێ ئەم شەشە جارێک کۆبوونەوە عەبدوڕەحمانی کوڕی ئەو فەرمی بە ئێمە دایرەکە فراوانە شەش کەس با ئەمە سیانمان تەنازوڵ بکەین بۆ سیانمان بە سێ کەس هەربیدایەت دایرەکان بچوو کردەوە بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاس تەنازولی کرد بۆ عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەبدوڵای کوڕی زوبەیری کوڕی عەوف بەڵێ ناوتی وتی من نامێ من لە مەسلحەتی تۆ وازێنم زوبەیری کوڕی عەوام تەنازولی کرد بۆ عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێ بێ طەلحەی کوڕی عوبەیدوڵڵاش تەنازولی کرد بۆ عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێ بێ سێ کەس مایەوە سێ کەسەکە عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوا لێ بێ عوسمانی کوڕی عەفان ئەم سیانە خۆیان کۆبوونەوە بە حزوری تەبعاً عەبدوڵای کوڕی عومەر من نەسی قسەکە لەم پارچە وەرەقەیان نووسیمە حەزەکەم بۆ ئەی بیخوێنەوە بۆ بینەران وەکو خۆی چونکە ئەم قسەیە بەغەڵەت نەقل کراوە لە کتێبەکانە ئەم قسەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف صحیحی بوخاری عەرزم کردی فەرمووی ئەیوکما بە عەبدوڕەحمان بە عەلی کوڕی ئەبوو تاڵیب و عوسمانی کوڕی عەفانی وت أيكما تبرأ من هذا الأمر فنجعله إليه كامتان واز أهينن ألين ناموي أم إيشا نايكم بابي بسبيرين يعني كامتان نايوي بيكا باب شو كآخر بابي يا بوي تري بسبيرين بابوي بسبيرين كألين نامويت كامتان ناتانوي بابي بسبيرين آخر وان ترجمة أكريت كامتان حستان ليتي وداواي أكن یان کامتان ناتانەوە با بەوی تری بسپێرین ئەڵێ هەردووکیان بێدەم تامان ڕیواتەکە ئەڵێ هەردوو ئیسای خوێنمانێت وەکو خۆی تەرجەمەیەکەین أيكما تبرأ من هذا الأمر فنجعله إليه والله عليه والإسلام لينظرن أفضلهم في نفسه فسكت الشيخان فەرمووی کامتان واز ئەهێنن لەم ئیشە و ناتانەوێ و کامتان نایکەن با پێ بسپێرین خوا وەکیل بێ بەسەریەوە ئیسلام مەسلحەتی ئیسلام و مسلمانان لەبەرچاو بگرێ بزانێ لەينظرن أفضلهم في نفسه لە ناخی خۆیان کامیان بە باشتر ئەزانێ یعنی ئەگەر بۆ نمونە بە عوسمان وتی من نامەوێت ڕزای خوای لێ بێ بە عوسمان بسپێردرێت بەڵام لە ناخی خۆیان ئەگەر عەلی پێ باشتر بوو بیسپێرێ بە عەلی یعنی ئەو ببێ بە وەلی ئەمری ئیشەکە بیسپێرێ بەو ئەگەر بۆ نمونە عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕزای خوای لێ بێ بڵێ من نایکەم پێی بسپێرن ئەنجا خوا وەکیل بێ بەسەریەوە ئەگەر ئەو لە ناخی خۆیان عوسمانی پێ باشتر بڵێ ئەوم بە من تا ئەسپات بەس بنێن بە تۆ ئەگەر زانی ئەو باشترە یعنی بۆیە ئەمە کارێکی زۆر قورسە کارێکی زۆر قورسە بۆیە فەسەکەتە الشەیخان هەردووکیان بێدەنگ بوون لەبەر ئەوە نەهەرێکەوە بۆ خۆی بێ ئاخر ئەڵێ ئەگەر وا بێ بڵێ کامەتان نایکا و با بەویتری بسپێرین بێدەنگ بوو یعنی هەرێکە حەزی کرد پێی بسپێردرێت نەخێ هەرێکە حەزی نەکرد پێی بسپێردرێت ئەمان بێدەنگ بوون کە بێدەنگ بوون فەرمووی چی أفتجعلونه إلي بمني أسبيرن بمني بسبيرن من نايكم عبدالرحمن تي بمني أسبيرن والله علي ألا ألو من أفضلكم خوا أكم بوكيل لباشترين تان لا نايم كمان تان باشترين بي بمني بسبير أجا بمني أسبيرن من واكم إيوان بيدان ولا تانكرت كارك قرصة بلاتانو بس بنيكم وتيان بتوم أسبرت هردو كان بله وتیان وتی دەی خوا وەکیل بێ لە باشترینتان لا نایم کامەتان باشترین بۆ ئەوتان دانێم ئەنجا عەبدوڕەحمانی کوڕی عەوف هەر سێ ڕۆژەکە مشاوەرەی کرد لە دەرەوەی ئەمسیان ئەم دوانە بڵێ بەکەی مشاوەرە بە کیباری سەحابە جارێ ئەوانەی کە هاوڵانی پێغەمبەر ڕزای خوا حتا ڕیوایەتمان هەیە ئەمە لە بوخاریانە ڕیوایەتمان هەیە ئەڵێ ماڵ بە ماڵ ئەگەڕا لە ژنی ئەپرسی لە گەنجی ئەپرسی
لە مناڵێکی کەوا فامی دەبێت و نەک مناڵی هیچ نەزانێت فامی دەبێت و ئەمانە و هی ئەوە بێ ڕێی لێ وەربگیری لێ ئەپرسی لە عەبدی ئەپرسی لە دەوڵەمەنی ئەپرسی لە بەناو شاری مەدی ئەنجا لەو کاتانە آخر عومەری کوڕی خەتاب کە شەهیدکرا مانگی ذیلحیجە بوو ئەواخری مانگی ذیلحیجە بوو ساڵی حەج بوو ئومەرای ئەجنە ئومەرا و والیەکانی لە هەموو ویلایەتەکان و خەڵک هاتوو بۆ حەج ئەمیر و نوێنەری ویلایەتەکانیش هەمووی لەوێ بوو لەوانەیشی هەمووی ئەپرسی لە هەمووی ئەپرسی دوای گەڕایەوە عەلی و عوسمانی بانکە ڕزای خۆیان لێبێ وتی سێ ڕۆژە من پرسیارەکەم طبعا هەموو ئەمانە بە حزور و چاودێری عەبدوڵای کوڕی عومەر کراوە فەرمی من سێ ڕۆژە ئەگەڕێم سوێن بەخوا یەک کەس نەبووە لەم دوانەتان کەسێکی تر پێشنیاز کات عەلی وتی بە عەلی کوڕی ئەبوو تاڵیب هەموویشیان عوسمان پێشتوەخن ئەگەر بەیعەتمانیایە تۆ یعنی ڕازیت و بەیعەتی ئەیتێ فەرمی بەڵێ عەلی عەبدوڕەحمانی کوڕی عەوف بەیعەتی بە عوسمانە عەلی کوڕی ئەبوو تاڵیب بەیعەتی پێی بە عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێبێ ئەنجا سەحابە هەمووی بەیعەتیان پێی ئومەرای ئەجناد ئەمانە هەموو بەیعەتیان پێی ئەمە هەموو لە مزگەوتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام بەم شێوازە عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا چوارەم ڕۆژ لە کۆتایی سێ هەمە لە کۆتایی سێمە و چوارەم ڕۆژ تێنەپەڕی بەسەرانە عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێبێ بەم شێوازە بەیعەتی پێدرا بوو بە خەلیفە هیچ نیگەرانیەک نەبوو لەو سێ ڕۆژ و لە دوای سێ ڕۆژ نەخێر هیچ نیگەرانیەک نەبوو لەوەی کەوا تەمان وتمان ئێمە کە دوای ئەوە کە عەبدوڕەحمان بەیعەتیە بە عوسمان عەلی کوڕی ئەبوو تاڵیب دەست بەجێ بەیعەتیە بە عوسمان کوڕی عەفان ڕزای خوا لێبێ وتر خەڵکەکەش هەموو بەیعەتیانە بە عەلی ئەنجا وەکو ئەمیری وڵاتەکانی ویلایەتەکان کە گەڕانەوە ئەوانیش لێ هەمووی بەیعەتیان وەرگر بۆ عوسمانی کوڕی عەفان و بەمە عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێبێ بوو بە خەلیفە ئێستا ئێمە تا ئێستا ئێمە سێ جۆرمان هەیە لە دەستنیشانکردنی خەلیفە لە بوون بە خەلیفە سێ جۆری جیاوە سێ جۆری یەکێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەسریحی نایە بەوەی کەوا کەسێک دابنرێ بەڵام بۆ نمونە ئەبوو بەکری ڕاست پاردوو پێشنوێژی بکات ئەوە بوو بە بنەمایەک بۆ ئەوەی کەوا عومەری کوڕی ئەبوو بەکری سەدیق بوو بە خەلیفە کاندیدی ئەنسار و مهاجر لە کەپری بەنی ساعیدا کێفڕکێ کرا بۆ باشترین کەس بۆ ئەو پۆستە هەر یەکە و مەزایا و تایبەتمەندی خۆیانیان وت ڕاهاتە سەر ئەوەی کەوا ئەبوو بەکری سەدیق ڕزای خوا لێبێ باشترین کەسە ئەمە جۆرێکە جۆری دووهەم تەوسیەی ئەبوو بەکری سەدیق بوو بۆ خەلیفەی دوای خۆی وەکەوەی کە کردی و نامەی نووسی عومەری کوڕی خەتابی تەبانەش بە مشاوەرە کردی باسمان کرد ڕوومان کرد جۆری سێهەم لەناو 6 کەسا بە مشاوەرە خۆیان کەسێک هەڵەبژێرن جۆری چوارەمیش بۆ دوای شێرکردنی بەڵام هەر یەکێک لەمانە عرض دەکەم هەر یەکێک لەمانە بە شێوازەکە نەبوو بە خەلیفە یعنی بەوەی کە پێغەمبەری خوا ئەڵێ ئەبوو بەکر نوێشکە بەوە نەبوو بە خەلیفە بەنامەکەی ئەبوو بەکر بۆ عومەر نەبوو بە خەلیفە بەوەی کەوا لەم شەشەیەکی کە هەڵبژێن نەبوو بە خەلیفە هەتا بەیعەتی پێدرا هەتا وەکو ڕەزامەندی میلەتی بۆ وەرگێ هەتا دەنگی پێدرا طبعا دەنگانەکەش بەو شێوازەیە ئەوێ نەک بە شێوازی سنووقی دەنگان و مرکزی ئینتیخابی وەمانە نا هەر بەو شێوازەی کەیتر بەیعەتی پێدرێ و ڕەزامەندی کە بەیعەتی پێدرا ینی ڕەزامەندی پێدرا بەوەی کەوا ئەو خەلیفە و ئەمیرالمومینین بێ بەسەریانەوە بۆچی شێوازی جیاواز طبعا کە جەناب تەفەرمی ئەمە وابزانم لە یەکێک لە حەڵقەکانەوە باسمان کرد کەوا ئەمە ئوموری مەسەلەی خەلیفایەتی ئوموری دین و دنیایە ڕابەرایەتیکردنی دین و دنیای خەڵکە ئومورە دینیەکە ئەوە وازەح و ئاشکرایەکەوە پێشنوێژی و خوتبەی جومعە و ئیشرافی حەج و جیهاد و ئەمانە کەواکە ئومورە دنیایەکە کاروباری دنیای خەڵک ڕێخەخا لە بواری کارگێڕی لە بواری دارایی لە بواری قەزا لە بواری ئیتر کۆمەڵایەتی لە هەموو ئەو وارانە ڕێکخە ئەمە پەیوەندی بە دنیای خەڵکەوایە و ئەوش پەیوەندی بە قیامەتی خەڵکەوەی بەڵام بۆ دنیای خەڵک وا باشە خەڵکەکە بە چەند جۆرە ینی خەڵکەکە قەتیس نەکرێتە تەنها یەک جۆرە لەواچە ئەو جۆرە بۆ سەردەمێک گونجاو نەبێ بۆ سەردەمێک نەشێ بۆیە ئیسلام لە ئوموری دنیاییە حتى لە مەسائلی فقهیە ئەوانەی کەوا ئوموری دنیاییە مەجالی هێشتۆتەوانێ بۆ ئەوەی کەوا فقها اجتهاد کات لە سەردەم و کاتەکانە بۆیە ئەڵێن کە شریعەتی ئیسلامی صالحة لكل زمان ومكان بۆ هەموو سەردەم و کاتێک گونجاوە بەهۆی چی بەهۆی ئەو مرونەتەی کەوا تایەتی شێوازی
جیاواز و جۆرا و جۆر پەیڕەوەکە لە سەردەم و کاتە جیاوازەکانە بەڵام زەوابیتێکەیەکەوە ئەو شێوازانە پێچەوانەی قەواعید و بنچینە ئەسڵیەکانی شریعەتی ئیسلامی بەریەککەوتنی نەبێت لەگەڵ بنەما جێگیرەکانی شریعەت و عەقیدەی ئیسلامیە مادام وایە بۆیە مەجالی تیا تەوسیعەیەکە کار ئاسانیەکە بۆ خەڵک کە بتوانن بە شێوازی جۆرا و جۆر خۆیان کەسانێکی وا دەستنیشانکەن بۆ ڕێخستنی کاروباری دنیای خۆیان بۆ ئەوەی ئەگەر بە کەڵک نەهاو هەر خۆشیان بتوانن لە کاری بخەن و لای بەرن. زۆر باش دکتۆربان پرسیارەوە بۆچی عوسمانی کوڕی عەفان باشترین بۆچی ئەویان هەڵبژارد دوجار بۆچی کۆڕا ینی دەنگیەک هەبوو لەسەر وەکەوەی ئاماژەت پێکرد کە عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوای لێ ڕازی بێ بە مەدینەیە گەڕاوە و ڕێوێژی بە گەورە سەحابەکان کردو یا کۆدەنگیەک هەبووە لەسەر عوسمانی کوڕی عەفان کۆمەڵە فەزائیل هەیە لە عوسمانی کوڕی عەفان پەنای ئەمە شائکرێ ئێمە جۆرێک لە ژیان نامی بە کورتی بزانین بۆی بزانن کۆمەڵە فەزائیل هەیە لە طبعاً هەر یەکێک لەم هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە فەزائیلی خۆیان هەیە لە کاتی ئەبوو بەکرا هەندێک فەزائیلی ئەبوو بەکرمان باس کرد لە کاتی عومەرا هەندێک فەزائیلی عومەرمان باس کرد ئێستش وا پێویستەکە کە هەندێک لە فەزائیلی عوسمانی کوڕی عەفان باس کرد. عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندەکانی قوڕەیش لە پێش موسڵمان بوونیشە کە موسڵمان بوو هەموو سەرۆت و سامانەکەی خۆی بەخت کرد لە پێناوی ئیسلامە بەخشندەی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ لە چەند موقیفێکە یەکێک لەوانە عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ دوای کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچی کرد بۆ مەدینە و موسڵمانەکان لێوێ بوون و دەست کەم ئاویە و ئاوی شیرین و ئەو خواردنەوە گیریان خواردبوو یەک بیری لێ بوو بیری ئەڕۆمیەی پێوترا کە هی کابرایەکی جوولەکە بوو دوای ئەوەیکەوە ئەو ئاوەکەی ئەفرۆشت ئاوی خواردنەوە بوو دوای ئەوەی کە موسڵمانەکانیش ڕۆیشت لەبەر ئەو حەقدەی کە جوولەکە هەیەی بەرامبەر بە پێغەمبەر و موسڵمانان کرێی ئاوەکەیشی لەسەر گران نرخی ئاوەکەیشی گران کرد لەسەریان پێغەمبەری خوا فەرمووی کێ بیری ئەڕۆمیە ئەکرێت بەهەشتی هەیە بەهەشتی ئەچێتە بەهەشتەوانە بەهەشت مسۆگەرەکە عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ هەوڵیا وتی من ئەیکڕم هەوڵیا بیکرە کابرای جوولەکە نەیفرۆشت زۆر هەوڵیا لەگەڵیان نەیفرۆشت وتی وەرە کاکە معاملەیەکی ترەکەم لەگەڵ تا بمکە بە شەریک چەند ئەڵێ ئەدەمێ نیوەیم پێ بفرۆشە کابرای جوولەکەش وتی وەڵڵاهی خۆ زۆر باشە پارەیەکی زۆری خەیاڵی خستە سەر بە نیوەی ئەنجاوتی عوسمان کەسێکی تاجیرە من ئیسفادەشی لەکەم بۆ ئەو کابرا دیارە بۆ کەسابەت و تیجارەت ئەم هەموو پارەی ئەم هەموو پارەی پێەیە دیارە مەشروعێکی گەورەی بەدەستەوەی لەم بیرە بۆیە حەزی کردبێ بە شەریکی عوسمان بە پارەیەکی زۆر کەوا وتی بەس چۆن چۆنی وتی ڕۆژێک بۆ من ڕۆژێک بۆ تۆ ئاوا بەشیەکەین وتی باش عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێ بێ بیرەکەی نیوەی بیرەکەی کڕی بەچەنی کڕی وڵی مەبلەغەکە زۆرە مەبلەغەکە زۆرە ئەوەنە هەزار باسەکرێت حەز ناکەم شتێک بڵێم زۆر دەقیق نەیڵێم نیوەی ڕۆژێک بۆ عوسمان ڕۆژێک بۆ کابرا جوولەکە زۆر بە مطمئینی مسەیتری وای ئەزانی تر عوسمان ختەی تری هەیە و زیاتر ئەم قازانجەکە گرانتریەکە بەڵام سەیری کرد ئەو ڕۆژەی کە ڕۆژی عوسمانە زۆر قەرەباڵخە ئەو ڕۆژەی کە ڕۆژی ئەمە چۆڵە بە دوواداچوونی کرد سەیرەکە عوسمانی کوڕی عەفان ئەو ڕۆژەی خۆی بەلاشە ئەو بەلاشە خەڵکی کە ئەچوو ئاوانێنا بۆ بەیان بەشی بەیانیشان ئاوە هێنا ڕۆژی کابرا جوولەکە نەبوو دوایەتی وەرە کاکە ئەو نیوەی تریشم لێ بکڕە بەڵام عوسمان نەهاو زۆڵمی لێکە بۆ سیارەیە کە نیوەی یەکەمی لێکرد بۆ سیارەی نیوەی دووەمی لێکردی هەمووی بەخشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێیە لە تەجهیزی جەیشی تەبوک بڵێ کە 15,000 سوپا بوو نیوەی سوپاکەی تەجهیز کرد عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای بە پارە و سەرۆت و سامانی خۆی عوسمانی کوڕی عەفان دوو جار زاوای پێغەمبەر عەلەیهی سەڵات پێی ئەوتێ ذی نورەین ذی نورەین ینی خاوەنی دوو ڕووناکی دوو چرا ئەمە زۆربەی زانایان لەسەر ئەوەن بەهۆی ئەوەی کە دوو کچی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام خێزان بۆ لە دوو کاتی جار لە پێشا ڕوقیەی کچی پێغەمبەر ڕەزای خوای لێ بێ کە ئەو وەفاتەکە ئوم کولثومیش ماراکات ئەبێ بە زاوای پێغەمبەری خوا جا ئەڵێن لە ئادەمەوە سەلامی خوای لێ بێ هەتا خاتەم محەممەد عەلەیهی هیچ کەسێک نەبووە دوو کچی پێغەمبەرێک ژنی بوو بێت تەنها عوسمانی کوڕی عەفان
خەبازە شتەیە تەنها کەسی کچی بای کردووە لە ئادەمەوە هەتا خاتەم هیچ پیاوێک نەبووە دوو کچی پێغەمبەر ژنی بوو بێت تەنها عوسمانی کوڕی عەفانە بۆیە ئەمە فەزلی هەبوو ئەی طبعاً ئەمە زۆربەی هەموو هەندێک ڕیوایەت هەیە ئەڵێن بەهۆی ئەوەی کە عوسمانی کوڕی عەفان زۆر شەونێژی کردووە لە شەونێژەکانیشە قورئانی زۆر خوێندووە قورئان خۆی نورێکە شەونێژی نورەکە بۆی پێوتە ذو نورین يعني بهردوو وەکارەکە باسی لێواکە عوسمانی کوڕی عەفان ذو نورێ عوسمانی کوڕی عەفان ئەو کەسەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەلا ئەستەحی من شخص تستحی منه ملائکة الرحمن من شەرم نەکەم لە کەسێک کە مەلایکەتی خوا شەرمی لێکە لە کاتێکا کە چوو ماڵی پێغەمبەری خوا شانیدایە بوو قاچی بەدەرەوە بوو بۆ ئەبوو بەکر و عومەر بە ئاسایی هەروەکو خۆی بوو بەڵام بۆ عوسمانی کوڕی عەفان دوای ئەوە کە جەیشی تەبوکی تەجیز کرد و دوای ئەوەی ئەم هەموو فەزائیلانی تری هەیە و ئەمانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ما ضر ابن عفان ما فعل بعد اليوم حديث صحيح مسند امام احمد ما ضر ابن عفان ما فعل بعد اليوم اتر كري عفان هرچی بکا لە دوای ئەمڕۆ هیچی لەسەر هیچ تاوانێکی لەسەر نانووست عفوی عام بۆ دوای خۆی بۆی دەرکرد پێغەمبەری خوا آخر زۆر گەورەیە ئەمە یعنی کەسێک شتێکی وای پێ بوترێ پێغەمبەر وما ينطق عن الهوى لەخۆی قسە ناکات إن هو إلا وحي يوحى لەخواوەیە فەرمووی ما ضر ابن عفان ما فعل بعد اليوم اتر لەمڕۆ ابن عفان هەرچی ئەگەکە زەرەری پێ ناگەێنێ يعني ئەگەر دوور لەو ئەگەر تاوانیش بکە تاوانبار نییە خۆی گەورە تاوانی لەسەر نانووسێت عوسمانی کوڕی عەفان ئەمەیە بۆیە خەڵکی ئەنجا وەکو زۆر ملازمەی پێغەمبەری خوای کردو عەلەیهی سەڵات وسەلام زۆر ملازمەی پێغەمبەر ئەنجا وەکو زۆرتر خزمەتی بە پێغەمبەر و بە ئیسلام کردووە هەم بەسەر و دوو سامانەکەی هەم بەجا ئەنجا عوسمانی کوڕی عەفان خاوەنی دوو هیجرەتە هجرتي بو حبشه يكم هجرت بو حبشه ويكم كسك بمال ومنال رويشت بو حبشه عثماني كور عفان برزاي خواري هجرت بو مدينه عثماني كور عفان زوربي مواقف كان لقى پیغمبر عليه الصلاه والسلام بيني وتي زوربي غزوات كان بجداري كدو عثماني كور عفان لبيعه الرضوانه ك پیغمبر اخوان ناردبوي بو مكه بو ئەوەی کەوا لەگەڵ قوڕیشا تەفاهم کا کە ئێمە بۆ شەڕ نەهاتووین ئێمە هاتووین حەج و عەمرە بکەین ئەوان عوسمانی کوڕی عەفانیان تەئخیر کرد و دوا کەوتەوانێ و خەبەر هەبوو پێغەمبەری خوا کە عوسمان شەهید بووە پێغەمبەری خوا فەرمووی تۆڵەی عوسمانەکەینەوە عوسمان لەوێ نەبوو بە دەستی چەپی خۆی دەستی خستە ناو دەستی ڕاستی خۆی فەرمووی ئەمە دەستی عوسمانە پێغەمبەری خوا بۆ عوسمان بەیعەتی یاوە بەخۆی لە بەیعەت الرضوانە بۆ ئەوی دوانەکەوێت لە بەیعەت الرضوان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شەڕی بەدرا ئیزنی یا کەوا لە ماڵەوە بمێنێتەوە فەرمووی تۆ بەش و ئەجری هەموو غازیەکە لەگەڵمانەیە لەبەری خەزانەکە نەخۆش بوو عیادەی خەزانەکەی کرد و خزمەتی خەزانەکەی کرد یعنی عوسمانی کوڕی عەفان ئەم هەموو فەزایلەی هەیە خۆ عەلی کوڕی ئەبوو تاالبیش کە هاتینە سەری فەزایلەکانی خۆی باس دەکەین و نەبێ ئێمە فەزایلی ئەو هین نەکەین بۆیە سۆڵامێ لەناو ئەو هەموو فەزڵی کە خولەفای ڕاشدین هەوەیان بووە ینی زۆر سەختە هیچێکیان جیا بکەیتەوە پێش ئەو بێتە خەلیفە بێگومان عوسمانی کوڕی عەفان ڕزای خوای لێبێ ئەم هەموو سەروەتەی هەبوو یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندەکان ئاخر 15000 کەس تۆ نیوەی 15000 یعنی 7500 کاکە 7000 کاکە 5000 تەجهیز کەیت بە کامل اتفاق و چەک و تەقەمەنی و ئەم شتانی ئەو سەردەما بە ئەسپ و بە حوشتر و بە شمشێر و بە نازانم ئەمە ئاخر مەبلەغەکە زۆر خەیاڵیە يعني ئەمەنە سەروەتی بوو بەڵام لە کاتێکا کە ڕەخنەگرەکان ئەگەر دوای مەجال هەبوو قسە بکەین لەو ڕەخنانەی کە لێیان گرت وتیان تۆ بەیتالمال زۆر ئەبەخشی وتی من بەیتالمالم نەبەخشیوە من ماڵی خۆمم بەخشیوە خۆتان ئەزانن زۆرترین خەڵکی عەرەب بووم کە حوشتر و مەڕووماڵات و ئەم شتانەم هەبووە ئێستا نە مەڕووماڵاتم هەیە نە حوشترم هەیە بس تەنها دوو حوشترم هەیە ئەویش کە بۆ حەج و بۆمانە پێی ئەڕۆ تووشی خۆم هی خۆم دوودانم هەیە هیچم نەماوە هەمووین بەخشیوە من ئەو سەرەت و سامانەی کە ئەی بەخشم هی خۆمایی بەخشم خۆ هی بەیتالمال نییە ئەی بەخشم هی خۆش من بەخشیوە بە بەیتالمال هی خۆشم بەخشیوە بە ئەمە هی بەیتالمالیش بێمە خەلیفەی موسڵمانان ئەزانێت چۆنیە بێگومان بەس دەستی بۆ نەبردو ئەخ ئەوانیان تۆ بە خزم و کەسوکارەکانی خۆتی ئەو من بە خزم و کەسوکاری خۆم من هی خۆم ماوەتەوە لە باسکردنی ژیانە ئەو سەر بە چه هۆزێک بۆ لە عوسمانی کوڕی عەفان لە تیرەی قوڕیشە لەناو قوڕیشیەکانیشە ئەمەویە لەناو ئەمەویەکانیشە لە پشتی پێنجەمە یانش لە کیلابە قوسەی کوڕی کیلابە ئەگەڕێتەوە بە پێغەمبەری خوا پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام لە پشتی پێنجەم و شەشەمیا کوڕی قوسەی کوڕی کیلابە عوسمانی کوڕی عەفانیش عینەشە کوڕی قوسەی کوڕی کیلابە ینی لە پشتەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگاتەوە کاک دکتۆر بابینە سەرەوەی ئێستا ئیمامی عومەری ببورن ئێستا ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێ بۆتە خەلیفەی سێهەمی موسڵمانان ئیتر دوای ئەم نازناوە ئەو
بەچی دەستی پێکرد چۆن دەستی پێکرد دوای ئەوەیەوە عوسمانی کوڕی عەفانی ڕەزای خوای لێبێ لە یەکی محەڕەمی ساڵی 24 کۆچی بە خەلیفە ئەمیر المؤمنینی وەرگرت لەقب چونکە لە عومەری کوڕی خەتابەوە ئیتر ئەوترا ئەمیر المؤمنین پێوترا ئەمیر المؤمنین دەستی کرد بە ڕێوەبردننی کاروبارەکان بە هەمان ئەو شێوازەی کەوا عومەری کوڕی خەتاب داڕشت بوو والیەکان هەمان ئەو والیانی کەوا عومەری کوڕی خەتاب داینابوو قازیەکان هەمان ئەو قازیانی کەوا عومەری کوڕی خەتاب داینابوو و عامل و مۆزەفەکانیش ئەوانی کەوا عاملی سەدەقەیە و عاملی خەراجە و عاملی نازانم ئەوەی کەوا لەو کاتانە بۆ بواریدا هەموو ئەوانە و هەمان ئەو سیاسەتانە ئەنجا هەمان ئەو سیاسەتی عومەری کوڕی خەتاب پەیڕەویە کرد کە نەی ئەهێشت هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە شوێنە فەتحکراوە تازەکانە بمێننەوان و نیشتەجێ ببن بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ مەدینە و هەر لە مەدینە بن هەموو ئەم سیاسەتانە و هەموو ئەم مەنهەجەیکەوە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ داڕشت بوو لە سەرەتای نەمایانە چی بوون یانی ئەگەر بتوانین ناویان بێنین ئەم پشتی پێبەستن لە حکمڕانی خۆیان ئاخر ئێمە لە حەڵقەی تارێکیدا ئەو بۆ مسلمانان بوێنەی ئاخر وتارەکەی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ ئەو عەهد و پەیمانەی کەوا لە کاتی شوراکە بە عەبدوڕەحمانی کوڕی ئەوفیە چونکە ئەو لێ پرسین کە ئەگەردانە ئەبێ لەسەر مەنهەجی پێغەمبەر و هەردوو خەلیفەکەی پێشخۆت عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ ئەعلانی ئەوەی کرد کەوا من لەسەر سێ بنەمایە بەڵێ لەسەر مەنهەجی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هەردوو خەلیفەکەی پێشخۆ مەنهەجی پێغەمبەر بەڵێ هەر کتێبی خوا سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و هەردوو خەلیفەکەی پێشخۆم کە ئەبوبەکر و عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ ئاخر خۆ دوایی کە ئاژاوچیەکان هەندێک ڕخنیان لێگر لەسەر ئەم بنەمای ئەنو تۆ واوتووە بەڵام بۆچی بۆ نمونە تۆ نوێژ کورت ناکەیتەوە لە کاتێکا کە لە مەکەوە لە مەدینەوەچی بۆ مەکە پێغەمبەر و ئەبوبەکر و عومەر نوێژیان کورت کردێتەوە تۆ لاداوە لە سونەتی ئەوان تۆ بۆ والیەکانە گۆڕیەوە تۆ لاداوە لە سونەتی ئەوان تۆ بۆ ماڵ زۆرە بەخشی لادا تۆ بۆ لە وەرگای حیوانات و حشتەکانی بێتمال ئەوانە ئەو پابەندبوونی خۆی دەربڕی بە کتابی خوا سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و سنەتی دوو خەلیفەکەی پێشخۆی بەمە ئیعلان کرد بۆیان کە من بەو شێوەیە ئەڕۆم و بۆ شێوەیە سیاسەت دەکەم و ئەوانیش ڕازی بوون و بەیعەتیان پێیا و لەگەڵیانە بەردەوامە بۆ شێوازانە لە حکمڕانی خەلیفەکان دەسەڵاتی مطلقیان هەبوو حەزەکەم تەکید لەمە بکەینەوە ینی وەکو کەسی یەکەم لە بەڕێوەبردننی وڵات و دەوڵەتداریە بەڵێ خەلیفەی ڕاشیدین دەسەڵاتی مطلقیان هەبووە لە بەڕێوەبردننی وڵاتە بەڵام ئەوان خۆیان بە تەبیعەتی خۆیان دەسوەردانیان نەکردووە حتی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ هێڵە گشتیەکانی تەبایمە وتمان بنەماکانی کارژێری دەوڵەتی ئیسلامی عومەری کوڕی خەتاب دارێت چونکە ئەبوبەکر سیدیق 2 ساڵ خەلیفە بوو بە شەڕی هەڵگەڕاوەکانەوە مەشغوڵ بوو بواری ئەوەی نەبوو کەوا بنەمای دەوڵەت ئەو پایەکانی ئیسلامی تۆکمە و تەسبیت کرد عومەری کوڕی خەتابیش بنەما کارژێرەکانی بۆ داڕشت بەڵێ لەناو بنەما کارژێرانە دوای ئەوەی کەوا ئێمە لە هەفتەی حەڵقەی ڕابردوودا باسمان ئوریدو ڕەجولن ئەقوا من ڕەجل بەهێزتر مەوێت لە بەهێزێک کەسی شیاوی دانا ئەوێ بێ والیە بێ بەهێز بێت لە بوارەکەی خۆیانمانە ئەنجا من ئەینە لەکە هذا ئەم سیاسەتی دانا جەردی ماڵەکانیە کرد و زادەیەکی ببینە جوابی پێ نەبووە ئەخسەوە بەیت المال و ئەمانە هەموو ئەم بنەمایانە کە ئەو دایڕشت عوسمانی کوڕی عەفانی ڕەزای خوای لێبێ لەسەری دایڕشت ئەنجا مەسەلەی قەزا سوڵتەی قەزایی لەگەڵ سوڵتەی تەنفیزیا لە یەکتری جیان کردەوە خۆیان تدخلیان نەئەکرد لە ئوموری قەزایی حتا نمونەیەکمان گێڕایەوانێ کە ئەبوبەکر سیدیق ڕەزای خوای لێ ئەبوو دەردای بینی لە قەزەیەکە لەگەڵ کەسێکی ترا عەلی کوڕی ئەبوو تاالب قەزاوەتی کردو چونکە قازی مەدینە بوو فەرمووی ئەگەر من بوومایە من ئاوام ئەکرد بەنەوەی ئەیکی تر فەرموویان ئەی خۆ تۆ خەلیفەیت و ئەتوانی بیگۆڕی فەرمووی ئاخر ئەگەر مەسەلەکە گەڕانەوە بۆ کتابی خوا سنەتی پێغەمبەر کە عەلی لەوە لایە بێ من ئەم گەڕانەوە بووی بەڵام مەسەلەکە ڕەئیە ڕەئی عەلی کە قازیە ڕەئی من کە خەلیفەم مادام ڕەئیە من ڕەئی خۆم فەرز ناکەم بەسەر ڕەئیەوە ڕەئی ئەو تەنفیزەکەم مەسەلەکەی مەعاویە و ئەبوو دەردا کە کێشە کەوتە بەینیانەوە عومەری کوڕی خەتاب فەرمی تۆ دەسەڵات نییە بەسەرەوە هەموو ئەمانە ئەم بنەمایانە کە عومەری کوڕی خەتاب دارش عوسمانی کوڕی عەفان بە هەمان شێوە پەیڕەویە کرد و لەسەری ئەڕۆی بە بەڵامی تر لە ساڵەکانی کۆتایی خلافەتەکەیە وا پێویستەکەی کە هەندێک
گۆڕانکاری بکات و ئەوانەژت لەگەر دەرفەدا بۆ زۆر لە بابەتی داراییە لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان ئیمامی عوسمان خۆی لە ڕازی بێ چۆن بوو کە هەندێک جار مەسەلەن لێرە و دەوێ باسەکرێ کە جۆرێک لە گەندەڵی ڕووی داوەیان شتی لەم بابەتەیان گەندەڵی ینی قسەیە کە بەڕاستی وشەی گەندەڵی یان بە عەرەبی کە ئەوترێ فەساد چونکە ئێستا ئەمەندە گەندەڵی زۆرە بە ئاسانی هەموو کەسێک تاوانبارەکرێ بەوەی کەوا کەسی گەندەڵە بڵێ زۆرە گەندەڵێک ینی وای لێ هاتووە خەڵکی پاک زۆر کەمە بەڵام ئەم وشەیە زۆر قورسە بۆ سەردەمی سەحابە و سەردەمی خولەفای ڕاشیدین تۆ بیڵیت یعنی جورئەتێکی وێ بەڕاستی جورئەتێکی زۆر بێحەیایی و بێئەدەبی ئەوێت هەر کەسێک بێت کە وشەی گەندەڵی بڵێ لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێبێ عوسمانی کوڕی عەفان ئاخر گەندەڵ بەو کەسانە زیاتر ئەوترێت کەوات سوڵتە و دەسەڵاتەکە لە بەرژەوەندی خۆی بەکارهێنێت بۆ دەستکەوتی پارە و ماڵی دنیا گومانیتیانە ئەمە گەندەڵیە بڵێ ئەبوبەکری سیدیق ڕزای خوا لێبێ چی لە دوای خۆی جێهێشت ئێمە باسمان کرد وشترێکی شیردەر قاپێک بۆ شیرەکەی غولامێک عومەری کوڕی خەتاب 86,000 قەرزار بوو هیچی جێنێشت جا ئەبوبەکر فەرمی بێن بە خەلیفەکەی دوای خۆم بێن بە عومەر عومەری کوڕی خەتاب فەرمی خوا ڕەحمەت لە ئەبوبەکر دوای خۆی زۆر هیلا کرد عوسمانی کوڕی عەفان کە دوای ئەبوبەکرا فەرمووی بە شێوازێک عومەر هەڵیگرت دوای ئەو بە زەحمەت هەڵەگیرێت 86,000 قەرزار بوو هیچی لە دوای خۆی بەجێ نێشت بۆ بنەماڵەوە بۆ کەسوکارەکەی حتا مەحرومی کرد لەوەی کە کاندیدی شیکا بوو ئەوەی کە خەلیفە بێ کوڕەکەی و حتا سعیدی کوڕی بۆ ئەوەی کەوا کاندیدی کا بۆ خەلیفایەتی لەبەری لە عەشیرەتەکەی بوو چ دەستکەوتێکی تیا تا گەندەڵ عوسمانی کوڕی عەفان ڕزای خوا لێبێ فەرمی من دەوڵەمەندترین خەڵکی قوڕەیش بووم زۆرترین حوشتر و مەڕووماڵاتمەوە ویسا مەڕووماڵاتم هەر نییە حوشترم نەماوە دوان نەبێ ئاخر بە کوێی ئەو تێ گەندەڵی چی بۆ خۆی هەڵگرتووە چی بۆ خۆی بردووە چی بەرژەوەندیەکی هەبووە لەو دەسەڵاتەی کەوا گرتوێتێ دەست ئەوەیشی کە هەیان بووە لە پێناوی دەوڵەت و ئومەتی ئیسلامیە بەکاریان هێناوە لەبەر ئەوە بەکارهێنانی وشەی گەندەڵی بەڕاستی بێڕووی و بێئەدەبی و بێحورمەتیەکی زۆرە ڕێزم بۆ بینەرانی کە گویان لێمانە بۆ هەر کەسێک کە سەردەمی خولەفای ڕاشیدین وا وەسفکا بڵێ گەندەڵی بووە یا گەندەڵ هەبووە چونکە یەک بەڵگەی گەندەڵی نییە یەک بەڵگەی گەندەڵی نییە تەحەدایە کاکە بابێ بەڵگەیەکی لە سەردەمێکی شاکە نە ئامراز و هۆکاری پەیوەندی هەبووە نە دەسەڵاتی مەسەلەن ئاسان بووە مەسەلەن فراوان بکرێ و چاودێری بکرێ و میکانیزمی چاودێری و وەنیان ڕقابەت بۆ باوەتانە هەر نەبووە ڕقابەی گەورەترین ڕقابە هەبوو لەو کاتە خوا بوو ڕاست خوا ڕقیب بووە لەلای ئەوان هەر کاتێک ڕقابەی خوایی چاودێری خوایی لە دڵ و دەرونی خەڵکا تەسبیت بوو وەکۆ سەردەمەی لێتەوانێ بۆیە ئەو کەسەی کە خواراسانێت ئەڵێ گەندەڵ کاکە کوا بەڵگەی گەندەڵیم پێ بڵێ وەڵا فڵان کەس وتی ئەی فڵان کەس کوا بەڵگەی گەندەڵێکی فڵان کەس وتی نییە کاتێکە کە خۆدا ماشت پێگر عوسمانی کوڕی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێ یعنی دەوڵەمەندترینی سەردەمی خۆی بێگومان هەموو ئەزا هەموو ئەزانێت دۆست و دوژمن ئەزانێت کە عوسمانی کوڕی عەفان چی فڵان کەس وتی نییە تەبەری وتی نییە فڵان کەس وتی نییە بەڵگە چییە بەڵگەیەکی پشتڕاست ئەنی ئەمە بەتەواوەتی تۆمەتە و هیچ بنەمایکی هیچ بنەمایکی هەر نابێ بوترێ ئەسڵا هەر ئەی بە شتیوە چۆن ئەوترێ بە سەردەمی خولەفای ڕاشیدین کەوا پێغەمبەری خوا شایەتی یاوەکە خلافە لە دوای من بۆ 30 ساڵ لەسەر مەنهەجی نبووەتە یعنی مەنهەجی نبووەت گەندەڵی تایە آخر ئەو ڕخنانێکی کە گیران هەمووی جواب بدرێتەوانێ هەمووی عوسمانی کوڕی عەفان خۆی جوابی یاوەتەوە هەمووی دەرەکەوێ بۆ خەڵکە هیچی نییە زۆر باش کاک دکتۆر ئێمە لە مەڵقەیەدا کاتمان تەواو بوو ئینشاءڵڵا درێژەی چۆنێتی بەڕێوەبردننی دەسەڵات لەلایەن ئیمامی عوسمانی کوڕی عەفان خوای لێ ڕازی بێت خەلیفەی سێهەمی مسڵمانان هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتوو سواز دەکەین ماندوومان کردی بەڕێز دکتۆر حسێن محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆ زۆر سپاس نەرە بە ڕێز و خۆشەویستەکان لێرە دێنە کۆتایی بەشی یەکەم لەم ئەڵقەیە لە باسکردنی ژیان نامەی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێت خەلیفەی سێهەمی مسڵمانان تا بەشی دووهەم لە ژیان نامەی ئیمامی عوسمانی کوڕی عەفان خۆی لێ ڕازی بێت پێتانەگەینەوە
هەر شاد و سەلامت بژین خواتان لەگەڵ.